ئۆکسجین یەکێک بوو لەو کەرەستانی لەو پێداویستیانەی کە کۆستێکی زۆر خەرجێکی زۆری هەبوو لەسەر بەڕێوەبەرایەتی لە توانە و تەحملی ئێمە نەبوو. دروستکردنی ئەم کارگەیە ئەبێتەوەی ئەوەی کە هەم ئۆکسجین بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی فێرکاری هەڵەبجە و هەم نەخۆشخانەی وەفا دابین بکات. ئێمە ئەمڕۆ حەزمان کرد بەم مەراسیمە و لە خزمەتێوەدا ئەم کارگەیە یاخود ئەم پرۆژەیە ئیفتیتاح بکەین. دووبارە سپاس بۆ جەنابی پارێزگار، بۆ کاگاسێ حاجی محەممەد، بۆ جەنابی کاک حاجی عابید هەورامی کە یەکێک بوون لە کارکتەرە گرنگەکانی سەرخستنی کەرتی تەندروستی لە شارەکەمان لەگەڵ ڕێکخراونە حکومی و حکومیەکان، لەگەڵ حکوومەت هاوشان و هاوتەری توانیویانە ئەو ئەرکە گرنگە بگرنە ئەستۆ کە خۆشبەختانە ئێستا وای کرد کە نەخۆشخانەکان خەریکە بەرەو چۆڵبوونەڕوە، بەڵام ئەمە واتای ئەوەی نییە کە کۆرۆنات تەواو بووە، چونکە ئێمە چاوەڕێی ئەو شتانی کە لەسەر کۆرۆنا وترێ هەمووی چاوەڕوان نەکراوە. ئێمەش بووە داوا لە هاوڵاتیانەکەین چۆن پابند بوون بە بەستنی ماسک، چونکە بەستنی ماسک بوو خێرایی بڵاوبوونەوەی نەخۆشەکەی سنووردار کرد. خۆتان نەزانن بوونی ئەم کارگە ئۆکسجینە لە شاری هەڵەبجە گرنگیەک و وەکو جەنابی بەڕێوەبەری گشتی ئاماژەی پێیا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا خۆشبەختانە بە هیمەتی ئەو دوو برایە کاک حاجی عابید و کاک ئاسۆ و بە هیمەتی برایانی تەندروستی کارگوزاران، دکتۆرەکان، پەرستارەکان توانراوە ئەو کارگەیە لە شاری هەڵەبجە بەرهەم بێنرێ و ئەو کارگەیە پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک کە هیوادارین هیچ مرۆڤێک هیچ کەسێک لە پارێزگاکەمان پێویستی نەبێ پڕ بکاتەوە. سوپاس جارێککە بۆ برانی تەندروستی، سوپاس بۆ وزارەتی تەندروستی، سوپاس بۆ ئەو خێرخوایانی کە یارمەتی هەڵەبجەیان لەم ڕوبەڕووی کۆرۆنا داوە. هەچ کەسێک توانیوێتی بەدەبخە لە سەر بەردێک جێی دەستخۆشیە.